هەڵەبجە توێژەرانی زانستی 6 وڵاتی لە وەڵی دکتۆر مستەفا زەڵمی کۆ کردەوە. گشت توێژینەوەکان باس لە مێژووی هەڵەبجە و ڕەهند و لێکەوتەکانی تاوانی کیمیایی بارانکردنی شارەکە دەکەن. من دوو تارم هەیە، یەکێکیان دەربارەی ئەو ڕووداوانەیە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ڕوویان داوە کە دوای ساڵی 1950 و لە جەنگی جیهانی یەکەمدا بۆ یەکەمین جار چەکی کیمیایی بەکارهێنرا و پێگە و ڕۆڵی هەڵەبجە و گرنگی هەڵەبجە. دومیان دەربارەی ئەو بەڵگەنامانەی نەتەوەیەگرتووەکان کە ئاماژەیان بە هەڵەبجە کردووە. واتە ئێمە لێکۆڵینەوەمان ئەنجام داوە راپۆرتە پزیشکیەکان و ئەو بەڵگەنامانەی نەتەوەیەگرتووەکانمان بەدەستهێناوە کە باسی هەڵەبجە دەکەن. ئەوەش کە یەکەم جار لە چ بەڵگەنامێکدا بابەتی هەڵەبجە باس کراوە. چونکە من بە تایبەت دیدارێکم لەگەڵ سکرتێری گشتی نەتەوەیەگرتووەکان ئەنجام داوە و دەربارەی ئەم بابەت و هەندێک لە کاریگەریەکانی هێرشی کیمیایی لە ڕووی پزیشکیەوە دەمەوێت قسە بکەم. نابێ ئەو ڕاستی لە بیرکەین. پایامنێری دوو ڕۆژنامەی سەباح و ڕۆژنامەی گونەش لەگەڵ تیمێکی تەلەڤیزیۆنی TRT تەلەڤیزیۆنی ڕسمی تورکیا ڕۆژی 18 مانگ هاتوونەتە شاری هەڵەبجە و تەختەیەکی باشی کارەساتی کیمەبارانی هەڵەبجەیان گرتووە. ئەوەش حەقیقەتە کە وێنەی عومەری خاوەر لەلایەن ڕەمەزان ئۆستورکەوە بە جیهانە بڵاوکرایەوە زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤارەکانی جیهان بڵاویان کردوێتەوە. هەڵبەت ڕەمەزان ئۆستور خۆشی ڕۆژنامە نووسێکی کورد بووە لە ڕۆژنامەی سەباح ئیشی کردووە. پێش ئەوەی لەسەر ئاستی نیشتیمانی ئەم کەیسە بە جینۆساید بناسرێ بڕیارێکی گرنگمان هەیە لە دادگای شاری لاهای لە هۆڵندا کە هەڵەبجە بە جینۆساید ناسراوە. بەڵام تا ئێستا لە ناو توێژەرانی کورد لە ناو بەحساب قانوناسەکان گومان لەسەر ئەو دروستەکرێت کە هەڵەبجە تاوانی جەنگە نەک جینۆساید. ئەم بەڵگەی یاساییانە دەیسەلبێنن کە هەڵەبجە تاوانێکی جینۆسایدە، تاوانێکی نێودەوڵەتیە. کۆنفرانسەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و بڕیارە لە ڕۆژی دووەمدا بە شێوەی ڕاستپاردا توێژینەوە و ڕێگەچارەکانی بوژانەوە ئاوادانکردنەوەی پارێزگاکە و بە جینۆساید ناساندنی ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت. لێکەوتۆ دەرەنجامەکانی ئەمە چی بوون کە تاوەکو ئێستا بەردەوامە هەروها لە ڕووی یاساییەوە چۆنەتی جینۆسایدکردنی هەڵەبجە و لە ڕووی قانونینەوە دەوڵەتیەوە هەموو توێژینەوەمان بۆ هاتووە بە شێوەیەکی گشتی نزیکەی 30 توێژینەوە پێشکەشەکرێ لە ماوەی 2 ڕۆژە و توێژینەوەکان بەسەرەوە بوارانەیە دابەش بوون کە باسمان کردەوە. دواتر دوای کۆتایهاتنی توێژینەوەکان ئێمە ڕاستپاردەکانی سەرجە کۆنفرانسەکە پێکەوە هەمووی ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵاکەن و لایەنی معنی تایبەت بە ئەم کۆنفرانسە. دواتر بەپی خاڵەکانی ڕاستپاردەکە هەموو ئاراستەی لایەنی پەیوەندیدارەکەی وەبەستی کارکردن بۆ جێبەجێکردنی ڕاستپاردەکان. کاریگەری و لێکەوتەکانی کیمیایی بارانی هەڵەبجە تا ئێستاش لەسەر خەڵکو و ژینگەی شارەکە ماوە. کاریگەری چەکی کیمیایی لەنێوەناو و چاوی سەدان بەرکەوتەی چەکی کیمیاییە و بەردەوام بەدەست ئازارەوە دەناڵێنن. تا ئێستاش تاوانی کیمیایی بارانەکەی هەڵەبجە بە جینۆساید نەناسێنراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.